والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. عزيزان خوشويستان لشويتري جمعة مباركة مجلس صلوات ما نسب بيغمري نازدار صلاة والسلام إلى سبيه رأينا خدمتي سيري باقي بيغمري نازدار صلى الله عليه وسلم كتابك جناب إمام صايم الدرج درجات عالية الوردة العنبرية في سيرة حوض خير البرية. قشتنا أو شواني غزاكاني في غمري صلى الله عليه وسلم في غمري لشان غزا بجداري كردوه راستي باسي غزاي بدر مانكير وباسي غزاي بني قينقاع مانكير وباسي غزاي بني سليم مانكير كم الله غزاي تلك أماجمان فيكر بالراستي أمانة هموي في غمري يا بجدار وبفعلي خويتيايا يان بنخشو فلاني في غمر صلى الله عليه وسلم بجود مانوني في غمر صلى الله عليه وسلم. غزاي غزوة السويق هيك لو غزانا في غمر بجداري تابع السويق طبعا ناوي جورك لخواردن العربة لأردي جود بسكيلو الشيرينية نقول مثلا هنجينو ورماو أمانة أو جوري ولا حلوات جورك آلو شوازي جاء بويا في أوتيد غزاي السويق شنك كافر كان لو غزا أو خواردنا بكار هنا ودواتر بجيان يشتو نانتوان لو فانا بيبنو هو غنيمة بمسلمانا أم غزاي في غمري صلى الله عليه وسلم دواي غزاي بدر بو وأما جمعا في قلت مان لدواي غزاي بدر أوسط كوكنا قولك وفي غمر أصحاب ريا كافر بهم ولا كيسكوت وكولي فلان وفلان دانان بو في غمرو مدينة أصحابي في غمري صلى الله عليه وسلم حتى بجولكي بنو قينقاع وبجولكي بنو نضير وبجولكي مسألة خيبر بحمو جولة ثانيش طبعا بظاهر بيعتك عن دعوة في غمري صلى الله عليه وسلم بلام أو بنو قينقاع خيانة في غمري فاكر في غمري فاكر دليل كذا المدينة فالمرون بالشام كجمع الرابدو ما شان فيك أجا جولة كانت تريش كم نبون لجولكي بنو قينقاع بهماشي وأنا دائما خريف الأندانان أم غزاي السويقاء أفرميت كاديك بدر أو سرقتنا قوري بدر سينا في غمري فهو أصحاب صلى الله عليه وسلم أبو سفيان كهاتو كاروانا كيف السلامة الرزقاية سوين دي خواه ودي أبي لش بيسي درنكم يعني خومنا شورم بون بكارنا يعني رون لخوم ندم رون ندم لتوكات طبعا عن توا وزيت وشتان دا على رجو سليان نخوم أشورم نرون أدم لخوم نبوني بكارنا حتى غزاي في غمر لكم يعني تاشر اللي قالوا عنكمو تولي بدر نكمو أو بنزيكي دو الصد قريشي نقل كل قفايا كوكر دوا ودي باب الروين بين بس المدينة بين بس في غمرو آل بيتي في غمر صلى الله عليه وسلم أصحابي في غمرة بلا ما بلاني كي بوشلو يتنبو ونشانوا المدينة نزيك بنوا بلكو هاتن بو منطقي عريض تقريبي سيميلك لمدينة ودورة لمدينة منورة ودورة هاتن شي عنكر أما عدد كافر براسي كذا صلاتي هيك نبو فلا ماري شي دا فلا ماري جنجادا فلا ماري أوش تعلنك هالزر الإنسانية بو خدمة الإنسانية هاتن يكسب هرشي دار خرماء أو منطقة بهذا كشف يا ستان فحرقوا نخلة داخل ما كان السودان كبو معلومات في عمري هو بهرش بايك أين الوجهات يفرموا أجاتان لا دابية أجاتان لمنال الريسبيل أفرد ماذا سوري في عمري فاو أجاتان لأوش تعنبي كما أي باراسني إنسانية ما أي حياة وجيانة وإنسانية بلام كافر بقى شغانوا هذا نشي أنكر يكسر داخل ما كان السودان وقتلوا من الأنصار رجلا يا رجلين وكل وارد ولا سيران قالوا يا دوب يا لا يا إيراني في غمري فاش شيء كلهم التقابل بسبب أخو زرعات إخوانهم إن جاء وانصرفوا راجعين قرانوا بوكيو بمكان في غمري صلى الله عليه وسلم بهوالكي زاني
یەکسەر 200 چاکی لەگەڵ خۆیان برد فەرمی ئادەی با بڕۆین بۆ ئەبوو سوفیان و جێشی ئەبوو سوفیان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆشت طبعاً 5 شەو 5 ڕۆژ پێغەمبەری خوا مەشغوڵ بۆم غەزا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە تەشریفی برد تا ئەوان ڕۆشتن ئەوان مەنتەقەیان بەجێهێڵا، بەڵام ئیتر خۆراکێکی زۆریان لێ بەجێ مابوو بۆ خۆراکیان چونکە نایانێ لە بارەکان قورس بێ ناتوان بەڕێگا بڕۆن بۆیە هەرچی خۆراکیان فڕیاندا لە دەستا ئەگەر بێت ئەم خۆراکانەمان پێ بێت محەممەد و هاوڵانی پێمان ئەگەن و شەڕمان لەگەڵاکەن جا ئێمە پەنی خۆمان داوە با ڕاکەین و تێپرتێنین ئەمانەی فڕێدێن جا ئەو خۆراکە کە فڕیاندا سەویق بوو. سەویق لە ئاردی جۆ و لە هەنگوین و لە شیلە و لە ئەمانە دروستەکرێت خۆراکی زۆر زۆر و بەجێیان نێشتەوە. پێغەمبەری خوا سەحابە خۆراکیان هێناوە و ئەوان ڕایان کرد بەرحاڵ دەرچوون بە فرد و فێڵ و ئەمانە 2 نەفەریان لە ئەسحابی پێغەمبەری خوا شەهید کرد. ئەم غەزایش لە تاریخێکا بوو لە ساڵی دووەمی کۆچییا بوو لە 5 زیلحیجا بوو کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دوای بەدر ئەم غەزا ڕوویدا کە دوایە پێغەمبەری خوا گەڕاوە هەر لەو ساڵە ینی ساڵی دووەمی کۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم طبعاً کچەکانی پێغەمبەری خوا گەورە بوون ئەوەی تیانیدا و ئەبو العاص زەینەب لە غەزای بەدرا گیرا ئەبو العاص مەسەلە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی ئەبێ بە پارە خۆت ڕزگارکە یا مەسەلەی بە فێرکردنی مناڵەکانمان ئەبو عاص خوێندەواری نەبوو ئەوە بوو ناردی بۆ زەینەبی کچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زاوای پێغەمبەر بوو کافر بوو هاتووە کچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە غەزا بەدرا بەدی گیرا باسمان کردمان زەینەبی بۆ ڕزگارکردنی مێردەکەی کە بۆ کوشتنی باوکی چووە ملوانکەکەی کە کاتی خۆی دایە خەریجە پێیا بوو ئەوەی بۆ نارد پێغەمبەری خوا کە بینی دەستی بەگریان فەرمی ئەم ملوانکە بن بە من ئەمە ئەبو العاص زەینەب ناردەی بۆ ڕزگارکردنی ئەبو العاص جا منیش ئەگەر بیبەخشن بە من ئەمە مەخەنە بەیتول مالەوە با نەفەوتێ چونکە ئەمە دیاری خێزانەکەمە بۆ کچەکەی وتیان یا ڕەسوڵ الله خۆشمان بە فیدا دەکەین ئەویان داوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا ئەبو العاصی بەردا بە یەک مەرج فەرمی بەو مەرجەی زەینەبی کچم بنێری بۆ مەدینە بەلای خۆ ئەبو العاصی با کافر بێ زاوای پێغەمبەری خوا بوو لەگەڵ وەختێکی خۆیان ڕاستی کرد کچەکەی پێغەمبەری خوا نار بەلای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چوار کچی و پێغەمبەری خوا ئوم کولسوم و زەینەب و ڕوقیە و حەزەی فاتیمە حەزەی فاتیمە کە تەمەنی گەشتە 15 ساڵ خەڵک داوای ئەکرد لەوانە مەسەڵەن حەزەی ئەبوبەکر داوای کرد حەزەی عومەر داوای کرد ئەسحابی تر داوایان ئەکرد بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژێک لە دوای وتاری جمعە خوتبەیەکی بەلیغی دا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەنجا لە پاش وتارەکە فەرمی إن الله عز وجل أمرني أن أزوج فاطمة من علي بن أبي طالب خوا أمري كيف كردون كفاطمة كشم بما علي آموزان علي كري أبي طالب علي لو كانت تمني 21 سال 22 سال هيدا لم كاتا فرمي پیغمبری فرمي فاشهدوا أني قد زوجته على 4 مثقال من فضة پیغمبری فرمي هواي والشاهد بن إني قد زوجته على 4 مثقال فضة من فاطمة كشم دابا حضرتي علي لسر 400 مسقال زيو 400 مسقال زيو 400 مسقال زيو تقريبا بحساب عمره 20 دينار قال سي زاري هم يعني طبعا اعطونا طبعا جرام وهو في عمر بزيو كده نرجع لو كاتب في عمر خاص الله سمك فمن ان رضي علي اجل علي راضي حضرتي علي هذا جولوا أصحاب في غمر خاف من انتبهوا أقدار بنو علي هذا نرجع في غمر خاص الله عليه وسلم بحضرت علي فرمو تبسم النبي في غمر خاص دخني كردو فرمي إن الله عز وجل أمرني أن أزوجك يا علي فاطمة على 4 مثقال في ضد أي علي وأمري فيكم فاطمة لتو معركم
لەسەر 400 مسخاڵ ئاڵتون. جا جەنابتان ئەمرتان بە چییە؟ پێغەمبەری حەزرەتی عەلی فەرمووی یا رەسوول الله، جا پێغەمبەر فەرمووی ڕازی؟ فەرمووی بەڵێ. فەرمووی دەی هیچی هەیە 400 مسخاڵ زیو هەیە بێنی؟ تی بەخوا قوربان هیچم نییە. پێغەمبەری خوا فەرمووی ئەو دەرعەی پێم دای، خۆم بە دیاریدا بە حەزرەتی عەلی، ئەو دەرعەی پێم دای بیکە بە مارەی، ئەوە طبعاً تقریبا قیمەتی 400 مسخاڵ زیو، ئەو دەرعەی پێم دای بیدە بە حەزرەتی فاتیمە و لە برێتی مارەیە، یان بیفرۆشەوە بە قیمەتی وە 400 مسخاڵ زیوە بکڕن. هەردووکیان واریدە بەڕاستی. اینجا پێغەمبەری خوا لێی مارە کردو، اینجا دوعای خەیری بۆ کردن، فەرمووی جەمع الله شمليكما وعز جدكما وبارك عليكما وأخرج منكما كثيرا طيبا. قال أنس فوالله قد أخرج منهما الكثير الطيب. پێغەمبەری خوا دوعای بۆ کردن، فەرمووی خوا لەسەر مەسەلە خێر و خۆشی خۆیان کەرەوە، عیزەتیان بەرێ و بەرەکەت قەرە نێوانیانەوە، و لە نێوان ئەم دوانە خوایە مناڵی پاکی زۆر زۆر دەچێت. حەزرەتی ئەنەس فەرمووی وەڵڵاهی لە نێوان ئەمانە خوا مناڵی زۆر زۆری دابم ئال و بەیتە. بۆیە پێغەمبەری خوا کەعباکەی دانا، فەرمووی ئال و بەیتی پێغەمبەری خوا حەسەن و حوسێن و حەزرەتی فاتیمە و حەزرەتی عەلی و سەلمانی کچە ژێری، فەرمووی سەلمان ئال و سەلمان مننا، سەلمانی لە ئێمەیە بەڕاستی. بەهەرحاڵ حەزرەتی فاتیمە لەگەڵ حەزرەتی عەلیە سێ کوڕیان هەبوو لەگەڵ دوو کچە. سێ کوڕەکە حەزرەتی حەسەن و حەزرەتی حوسێن و محسینیشیان بوو، بەڵام محسین هەر بە مناڵی وەفاتی فەرموو. اینجا خوای تەبارەک وتەعالا دوو کچیشی دا بە ئیمامی عەلی، بە حەزرەتی عەلی، ئوم کولسوم و هەروەها لەگەڵ زەینەبە. ئەم دوانە حەزرەتی فاتیمە بە ناوی دوو خوشکەی خۆی بەناوی نابوو. و کاتی خۆیشی حەزرەتی عومەر داوای کچێکیانی کرد، ئوم کولسوم حەزرەتی عەلی پێیدا. جا شیعەی خەسروپیر ئەڵێن حەزرەتی عومەر بە زۆر لێی سەندووە، لەما هەفەرمون ئیمامی عەلی وەنە بێغیرەت نەبووە، بەڕاستی بێجورئەت نەبووە حەزرەتی عومەر کچی بە زۆر لێ بسێنێ. ئەمە زوڵمێترە شیعەیەکەن، ئەمە خۆشەویستی و خزمەتی نێوان ئەسحابا بووە. وجا حەزرەتی عەلیش هەتا لە حەیاتا بوو ژنی نەهێناسە حەزرەتی فاتیمە، حورمەتەن بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، و حەزرەتی فاتیمە کە پێغەمبەر خوا وا پێیدا ڕێزی لێ بکە بەڕاستی. وەکو چۆن پێغەمبەری خوا ژنی نەهێناسە حەزرەتی خەدیجە هەتا وەفاتی فەرموو، کە دوای وەفاتی فەرموو جا پێغەمبەری خوا ئەو ژنانە هێنا. حەزرەتی لە دوای ئەوەتە ژنی هێنا، و ئەم خزمەتیە لە نێوانی ئەسحابەکانی پێغەمبەری خوا هەبووە، بۆی کە تێکەڵ بن. ئەمە منافقەکانن، دووڕۆکانن، خەواریجەکانن، ڕافیزەکانن کە ئەم بەزمە دروستەکەن لێوانانە. ئەینا حەزرەتی عومەر، حەزرەتی عەلی لە ژنەکانی تری مناڵی بۆ ناوی ناو عومەر، ناوی ناو ئەبوبەکر، ناوی ناو عوسمان. ئەگەر مەسەلە دژایەتێک ببوایە، چۆن حەزرەتی عەلی مناڵەکانی تری ناوانە ئەبوبەکر و عومەر و عوسمان؟ یعنی ئەمە شتێکی دروستکراوی شیعەی خەسیسەکە دروستی کردووە. جا لەم دوای غەزای بەدرە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم زەواجە مبارەکەی کرد بە ئیمامی عەلی و حەزرەتی فاتیمە، خوای گەورە و دوعای بۆ کرد خوا بەرەکەتی بخسێنە نێوانیان، و حتا قیامەتیش ئال و بەیتی پێغەمبەری خوا هەر لە زۆربوونایە و هەر لە بەردەوامیشە. ئێستا بۆ نمونە کە تۆ سەیرەکەی لە کوردستانی ما سەیدا هەیە، سەید هەیە، تاکە لە بەریتانیا سەید هەیە، لە ئەفغانستانە سەید هەیە، لە پاکستانە سەید هەیە، لە ئێرانە سەید هەیە، لە تورکیا سەید هەیە. ئەمە کاتی خۆی حەزرەتی حەسەن و حەزرەتی حوسێن ژنیان هێناوە، مناڵیان زۆر بووە. ئێستا لەم مەنتەقە ئێمە حەزرەتی شێخ موسا و شێخ ئیسا و شێخ موسای بەرزنجە، ئەمانە هاتوون و خاوەنی کەرامات و ئەولیای کومەلن. مەسەلە مەشایخی بیارە سەیدی نەعیمن، نەعیمی ئەسڵ، حتا هاشمەکانی مەسەلە ئەردەن بە ئامۆزای خوایان نەزانن. ئەمە کاتی خۆی کە هاتوون ئیتر لە دوای خولەفای ڕاشیدین سەید زوڵمیان لێ کراوە. جارتی باسمان کرد مەسەلە لە سەردەمی هارون ڕەشیدە کە ویستیان سەورەیە دروستکەن، ئەوە بکەوتنە گیانی سەید و ئەولادی پێغەمبەری خوا. مەسەلە یەزیدی کوڕی مەعاویە، یەزید طبعاً حەزرەتی مەعاویە خۆی سەحابەی پێغەمبەری خوا هیچ غەڵەتێکی نەبووە، و هەر کەس شڕقی بێ لێ بەڕاستی فاسقە بێت. بەڵام یەزیدی کوڕی ئەو تاوانە گەورەی کرد لەگەڵ عەبدوڵای کوڕی زیادە و ئەمانە، حەزرەتی حوسێنیان سەر بڕی و
ئالۆبەیتی پێغەمبەران قەتعام کرد تەنها عەلی الئەزغەر ماوە چونکە خوا دوعاکەی پێغەمبەری خوا گیرا کرد لەو عەلی ئەزغەرە ئەم ئالۆبەیتە هەمووی بڵاو بوو ئێستش ئەمانە هەمویان شەجەرەیان هەیە بە بەڵگە و مەلموسەوە بەڵگەی مەلموسەوە بەڵگەی بەقووەتەوە کە ئالۆبەیتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جابوی حەزی ئەنەس سوێنەخوا ئەفەرمووی وەڵڵاهی خوا ئەو دوعای پێغەمبەری خوا گیرا کرد لەم دوانە چەندەها ئەولادی پاک و گەورەی دروست کرد هێرە شاینە کۆتایی دەرسی سیرەی ئەمشەومان لەسەر رسمەتی تێوەگەی بزانین مامۆستا تا غەزوەیەکی تر و کاتێکی تر دەرزێکی تر بەخوای گەورەتان ئەسپێن خوا لە هەموو لایەکمان ڕازی و لە هەموو لایەکمان خۆش بێ خوا عاقبەتمان بەخێر بگەڕی خوا لەبەر خاتری پێغەمبەر و ئالوبەیتی پێغەمبەری خوا و صالحان و خاناسان لە گوناهی خۆمان و باوکو دایکمان خۆش بێ عاقبەتمان بەخێر بگەڕە مەجلیسمان لێ قبوڵ کە یا ربی خوا بە ئیمان و گومانژێنە بە ئیمانمان بێنە بە ئیمان و زیندوان گەڕەوە لە فیتنە و فەساد و تاوان و مەقسەد و قەتڵ و قیتال و زینا و فاحیشە و لە هەموو خراپەیەک پارێزامان کە یا ربی خوا لە زاڵم و ستەمکار پارێزامان کە لە حاقد و باغض و دژمناتی پارێزامان کە یا ربی خوا لە فەقیر و هەژاری و دامایی و نەداری و قاتی و گەڕانی پارێزامان کە خوایە وڵاتمان پڕ لە خێر و خۆشکە وڵاتمان پڕ لە ڕزق و ڕۆزیکە یا ربی خوا تووشی حراممان مەکە تووشی حرام خواردنمان مەکە یا ربی خوا لە بەڵا و لە مصیبەت و وەبا و نەخۆشی و ناخۆشی خۆمان و خانەوادە و ماڵ و منداڵ وڵاتمان پارێزاوکە یا ربی خوا لە دەپارڕینەوە کوردستانمان پڕ لە خێر و خۆشیکە یا ربی خوا گیان هەر خەیران و ناڕەحەتی و بەڵا و زاڵمێک هەیە بەسەریوە خوایە لەبەر خاتری پێغەمبەر تا لەسەرمانی لاوە لە جێگایە حاکمی عادل و دادپەروەر و خێر و خۆشی و تەندروستی باش و بركة خير ولاتمان وخانوادو مالو من المان آمين آمين أقول قولي هذا أستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.